یاریەکانی خولی لاوان یانەنایابەکانی کوردستان بەردەوامی هەیە و ینی نەورۆزیش برنەوەکانی سیروانی نوێی یەکەمی ڕیزبەندی ڕاگرت و لە یەکەمی ڕیزبەندیش دووری خستەوە. یاریەکانی خولی لاوانی یانەنایابەکانی کوردستان بەردەوامی هەیە و یانەی نەورۆزیش بردنەوەکانی سیروانی نوێی یەکەمی ڕیزبەندی ڕاگرت و لە یەکەمی خولەکەش دوورکەوتەوە. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولەکەدا دێربی سلێمانی لە نێوان سیروانی نوێ و نەورۆزی هاوشاری بە یەکسان بوون کۆتایی هات. گێم یەکەم جگە لە دەستدانی چەند هێرشێکی ئاسانی هەردوویانە، بەڵام یاریزانە نەیانتوانی سوود لە هێرشەکان ببین و ئەو گێمەش گۆڵەکان بە خاوێنی مایەوە. گێمی دووەم جیاواز بوو کاتێک سیروانی نوێ بە هێرشە یەک لە دوای یەکەکانیان دەستیان بە یاری کردەوە و نەورۆزیش بە هێرشی پێچەوانە وەڵامی دەدایەوە، بەڵام هەردوو لا نەیانتوانی جارێکی تر گۆڵ تۆمار بکەن. هەر لەم گێمەدا یاریزانانی سیروانی نوێ ڕەخنێکی زۆریان لە ئاسینا و بژیوانانی یاریەکە گرت بەهۆی نەگرتنی لەدانێکی سزاوە کە ئاماژیان پێدا، بەڵام ئامادە نەبوون بۆ ڕاگەاندنەکان باسی ئاسینا و بژیوان بکەن. ئێمە مڕۆ بۆ سێخاڵی یارەکە ئاتینە ساحەکەەوە. ئەو پلانەی کە دامان نابوو زۆر بە باشی جێبەجێمان کرد، بەڵام یاریزانەکان ئەمڕۆ لە ئاستی فرسەفۆتانە لە ئاستی خۆیانە نەبوون. بۆیە داواکانم لە یاریزانەکان یارەکانی داهاتووترا ئیشەڵا بەخوا نابچنەوە ئەو فرسانەکە بۆمە هەڵەکەوێ ئیستیغلالی کەین و گۆڵی پێتۆمارکەین. ئێمە هەتا دوا خولەکە ئەجەنگین بۆ ئەوەی کە لە مەتەبەکانی پێشەوە بین، ئەگەر یاریزانەکانمان دوور بن لە ئیسابە و لە ئینجارەوە بەڕێزی. لە حەقەتە یاری گەڕی پێنجەممانە بەڕاستی ئێمە لەگەڵ یەکەمی ڕیزبەندیە یاریمان هەبوو، تیپیشی تۆکمێ لاوانی سیروان تیپیشی زۆر باشن، هەم لە سا یاریگای خۆیان بوو، ئەمانە هەمووی خاڵن. ئێمە بەڕاستی ئەوەی ڕاستی بێمە هاتوین بۆ خاڵێکی یاریەکە، چکە خاڵێک بۆ ئێمە زۆر باشە. ئێمە لە سەرەتای دروستکردنی تیپەکەشمانەوە ئێمە هەر تیپێکمی هاکەزاییمان دروست کردەوە کەوا بتوانین بەشداری خولەکە بکەین، بتوانین یەک دوو یاریزان پێ بگەین بۆ سەرەوە کەوا بۆ دەرەجەیەک پێ ئەژینا وەکو ئامانجی ئەوەی کەوا بتوانین نازناوی خولبەرین. ئێمە بۆ ئەو ئەم ساڵ نەمان کردو، ئیشەڵا بۆ ساڵانی داهاتوو نیازمان هەیە زیاتر هەوڵ بین. بۆ یەکسانبوونە لاوانی سیروانی نوێ پلەی یەکەمی ڕیزبەندی خولەکەی لە دەستدا و چووە پلەی دووەم بە 12 خاڵ و نەورۆزیش لە پلەی پێنجەمدا مایەوە بە کۆکردنەوەی 8 خاڵ. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.